زۆرێک کار هەیە هاوشێوەی یەکە لە زەحمەتی و داهاتی کەم بۆ ئەڵقەی نوێی قورجی شێر کاری گەچمان تاقی کردەوە لە نزیکەوە وردەکاری کارەکەتان نیشان دەدەین 6 فەردە مەترەکە 6 فەردە مەترەکە دەکا 15000 6 فەردە مام ئەرسەلان خاوەنی ئەم کارگەیەیە کە کارگەی یاخود کوورەی گەچە ئەو کارەکەی بەمەدا و بەیانی کە داوامان لێ کرد کار بکەین ئەمڕۆ لێرە کارەکەی بە ئێمەدا جا کارەکە چۆن بە ئێمەیدا ئەم فەردانە هەروەکو دەیبینن ئەگەر 100 فەردەی ئاوا پڕ بکەی ئینجا دەکات 10000 دینار 10000 یعنی هەر فەردەیەک بە 100 دینارە دوو فەردە پڕ بکەی ئینجا دەکات 250 دینار یعنی لەم کەش و هەوایە کە هیچ گرنتێک نییە بەوەی باری تەندروستی بە شێوەیەکی جێگیر ببینێتەوە 100 فەردە لەمە پڕ بکەی ئینجا دەکات 10000 دینار یعنی دوو فەردە 250 دینار و ئەگەر فەردە سپیەکان پڕ بکەی ئەویان 100 فەردە 20000 یعنی ئەویان فەردەی 250 دینارە ئەمەیان دوو فەردە 250 دینارە کە پلەی گەرمیەکەش ئەوەندە گەرمە یعنی کوورەکە 48 کاتژمێر لە ژوورەوە ینی ئاگری تێبەردراوە و پلەی گەرمەکەی ئەوەندە زۆرە کە بە تەواوەتی پەنجەوانەکە دەستێنێ و ئەو پیشەیە تاقی دەکەینەوە بابزانین ئەمڕۆ چۆنە جا ئەو کارانەی کە پێش دەستپێکردنی ینی پێش دەستپێکردنی پیشەکە دەبێ ئەنجامی بدێ و دەبێت زۆر بە باشیش لە بیرت بێ یعنی لە چاوکردنی چاویلکە و هەروەها دەمامک بەبێ ئەم دووە کارەکە بە هیچ شێوەیەک ناکرێت چونکە ئەم تۆز و خۆڵە یعنی ئەوەندە کاریگەریەکەی پیسە بە تەواوەتی کار لە تەندروستی دەکات تەندروستی تێک دەداتن زیاتر لەگەڵم بن بابزینەت ناو تەواوی کارەکە با ئەوەش بڵێم لەم کارە بەرسێبەرەکان یعنی گەوتێ لە بەرسێبەردا بنیشی بەرسێبەرەکان گەرمترە لە بەر ڕۆژەکە لەبەرەوەی ئاگرەکە لەناو ئەم کوورەیە کراوەتەوە گەچەکە لەناو ئەم کوورەیە ئاگری تێبەردراوە و دوایە هاتۆتە ئێرە ئیدی ئەلێرە کرێکارەکان ئامادەی دەکەن و بۆ مشتریەکان ڕێکی دەخەن یەک شتی تر زۆر سەیرە یعنی یەک دەستەوانە ئەم کاری پێتەواو ناکرێت لەبەر پلە گەرمیە زۆرەکەی جێچەکە چونکە جێچەکە لە نێو ئاگرەوە هاتوتە دەرەوە اینجا گەرە یەک دەستەوانت لەدەست بێ ئەوە دڵنیا بە لەوەی کە کارەکەت پێتەواو ناکرێت بۆیە من دەبێت بچم پەنجەوانەکە زیاد بکەم بۆ ئەوی بەتاواتی ینی بتوانین کارەکە بکەین ئەو دەستەوانەکەمان گۆڕی ئیدی با بەردەوام بین لە کارەکە ئەوە دووەمین دەستەوانەیە بیگۆڕم یعنی بەڕاستی ئەوێ ڕانەهات بێ ئەم کارە هێزگار قورسە بووی من ئێستا لەوەتەی هاتم دەستم بەم کارە کردوانی لە ئێستادا سەرەتای کارەکەمان کردووە لە ئێستادا هەست بە ینی گێژبوونی سرم دەکەم و سەرە سوڕم گرتووە و ینی ئارەقا لە گشت گویانم دێتە خوارەوە و چاوەکانم بە تەواوەتی غێم بووە لەبەر ئارەقەی کە لە نیچەوانم دێتە خوارەوە بۆ ناو چاوم یعنی ئەوەی ئەم پیشەی تاقی نەکرد بێتەوە شارەزان نەبێ بەڕاستی بە جۆرێکە کە هیچ ئینکاری لەگەڵ ناکرێت کە ئێجگار زەحمەتە هەر سرم دەسوڕە ینی ها گەلە گەلە قورسە و گەلە گەرمە دەستم دوو جار سوتا یعنی ئێستا جێکان دیارە دەستم دوو جار سوتا ئەوەندە گێرمە حرارەتەکەی
سێ چار پێنج ئەو پێنج ئەو فەردانەی کە دانێ بە 250 دینار بوو یعنی یەک دانە پڕ بکە بە 250 دینار ئەمانە بوون فەردە زەردەکان دوو دانە بە 250 دینار بوو و ئەمانە یەک فەردەی کامل بە 250 دینار جا من کارەکە ینی ئەوەندە قوڕس بوو ئەوەندە زەحمەت بوو ینی با تێک ڕای توانای خۆمەوە توانیم 6 فەردە پڕ بکەم یعنی 6 فەردەم پڕ کرد لێرەمدانا و ئەو کرێکارانەی کە لێرە بم کارەکەیان لەگەڵ کردم سەرەکانیان جوان بەست و ئیدی لە ئێستادا ئامادەیە بۆ ئەوەی کەوا بار هەلگرەکان بێن بیگوازنەوە بۆ وەستایەکان و کاری پێ بکەن و دەمانەوێ لەگەڵ کرێکارەکانی تر ئەوان پێشە من تەواویان کرد چونکە شارەزای کارەکە بوون و ئێستا منیش دەچمەوە لای ئەوان و هەمان کاری کە ئەوان دەیکەن یاخود چۆن خۆیان خاوێن دەکەنەوە و کاتی نان خواردنی ژوا دیارە خاوەنی ئەم کارگەیە ئەو ڕۆژانی کە کرێکاری هەبێت خواردنیان بۆ دێنێ و منیش دەچم لەگەڵ ئەوان ژەمی نیوەڕۆ دەخۆین و مایەکەمان ینی دەستمایەکەمان وەردەگرین و کۆتایی با ئەڵلقەیەکی تری قورجی شێر دێنی مامەجان ماوەی چەند ساڵەوە کارە دەکەی 21 سارە ئەو ئیشی جێسی دەکەم باشە چی ینی ئەو کارە خاستێتی چۆنە ناخۆشە چۆن ناخۆش نییە گەلە ناخۆشەی شەکەی ئەفارەی دەوێت سێ چار ئەفارەی دەوێت سێ چار شۆفەری دەوێت سێ چار کۆپلێسەری دەوێت دوو قەلابی دەوێت مچمی دە 15 کرێکاری دەوێت یعنی شەکە زۆر قورسە باسی کرێکارەکانم بۆ بکە کرێکارەکان تا چەند مەینەتی دەبینن زۆر مەینەتی دەبینن زۆر ناخۆشە جاروێ گەرم گەرما ئەو جێچە لە فەردەی دەکەن غەریبانە پەنجەوانەی لە دەست دەکەن هەر تەعامل ناکەن زۆر گەرمە بەرنامەکەی من بەناوی قورجی شێرە بەرێ ئەو پیشانە تاقی دەکەمەوە کار بەڕاستی پارەکان لە قورجی شێر پێدوانی ئەمەش بەشێکەلەوە بەرێوەڵە لە قورجی شێری دەردێنی پارەی ئەی زیانە تەندروستیەکان خۆ بزانام زیانی تەندروستیشی زۆر ئەگەر کە مامەوە چاویل بەرێ ئێستا چەند نەفەرمان هەیە لە مەغموری سقەت بووە یەکیان مان فاروق دەکا بابی محەممەد فاروقی ئەوەندەی مردیە چەند کەسکەمەوە بە بن حەفارەکە تێ چەند کەسمان وەرگەڕایە لەسەر شۆفەری لە چیار دێرایە یەکیان کوڕی معێ بەڕەحمەت بی ینی جدیشمایە ینی ئەم پیشەیە شەهیدیشی هەیە بەرێ شەهیدماندایە شەهیدمان زۆردا لە چیای لە ئەوەی لێرە بە عەفارەکە تێ بە شۆفەری کەتیا جا دوای تەواوبوونی کارەکە کرێکارەکان بۆ ئەوی پشوو بدەن دێن لەم شوێنە ینی خۆیان خاوێن دەکەنەوە دەست و دەموچاویان خاوێن دەکەنەوە و دەچن لەم ژوورە پشوو دەدەن و لەوەر ساردکەرەوە دادەنیشن تا کاتی ژەمی نیوەڕۆ دێتن و خاوەن کارگەکە خواردنیان بۆ دێنێ من ئەمڕۆ لەگەڵ ئەوان نان دەخۆم و بە تەواوی کرێکاریم پێوە دیارە کە لە هەر لە بەیانیەوە ینی مەینەتێکی ئەوەندە زۆرمان دیوە یعنی بە هەموو هێز و توانای خۆم تەنها توانیم 6 فەردا ینی 6 فەردا پڕی گەچ بکەم اینجا ئەو کەسانی ئەو کارە دەکەن ینی ئاخۆ دەبێت چ قورسێک ببینن السلام عليكم. السلام ورحمة الله. باشا كاكا. سلامة يا أخوة. سيك. بس دوستا لكن ما وصل أو ده أنا مش معنا. تقريبا تدور من زمان.
جا هەر کاتێک کە ئەم کوورەیە کاری لێ بکرێتن کرێکارەکانی ئەم ناوە و ئەوانەی لە کوورەکانی تریژ کار دەکەن دێن لێرە هەموو بێکۆدا دەنیشن و لێرە نان دەخۆن و تەنانەت جگە لە کرێکارەکان شۆفێری بار هەڵگرەکانیش هەر دێنە ئێرە و ئەوانەی لە کوورەکانی تریش کار بکەن ینی ئەوە تایبەت نییە بەوانەی کە تەنها لێرە کار بکەن ئەوانەی کە لە شوێنەکانی تریش کار دەکەن ئەلێرە خاوەنەکەی ئێرە کە کاگەرسەلانە چێشتەکە ئازر دەکا و بۆ هەر هەمووان دەیهێنێ و پێشکەشیان دەکا ماما جەنە جەمە دەڕۆین چەند تێکرد و کاکە چەند فەردە تێکرد بە تۆ 6 فەردەی سپی زەرنا ئەی بەس کاکە دەکا 1500 فەرم ئەو 1500 دەستەکانت خۆش بمارتان زۆر سپاس دانش عفۆن ئەزێتم دا مەمنون لەبوو ناوخوارد شتەکەش دەستان خۆش بی خواحافیز پیشەی ئەم ڕۆژمان تەواو بوو لە بەرنامەی قورجی شێر بە دەستخستن و بە ئیشکردنی 1500 دینار 6 فەردەی گەچمان پڕ کرد و توانیمان تەنها 1500 دینار کار بکەین گەچەکە لە ناو کوورەکە کە دەهاتە دەرەوە یعنی ئەگەر دەستەوانت لە دەست نەبا و ئەگەر زیاتر لە دەستەوانێک لە دەست نەبا دەستی دەسووتاندی یعنی کارەکە چۆن بوو بەردەکە دەهات لە کوورەکان دواتر دەیان تاواندەوە دەبووە گەچ ئیدی کرێکارەکان لە فەردەیان دەکرد و بەڕێیان دەکرد و دواتر خاوەنی کارگەکە هەموو کرێکارەکانی داوت کرد بەوەی کە ئەمڕۆ کوورەی پێکردووە هەمووی لێرە داوت کرد و هەروەها چێشتی بۆ هەمووان ئامادە کرد ئەوەی خۆش بوو ئەوەی کە سیر بوو لێرە ئەو کرێکارانی کە لە شوێنەکانی تریش و ئەوانەی کە بەسەر ئەو شەقامەدا دەهاتن ڕێبواری بوون داهاتن لێرە نانیان دەخوارد و دەستخۆشیان لە خاوەنەکەی دەکرد تا ئەڵقەیەکی تری قورجی شێر و بە پیشەیەکی تر خواتان لەگەڵ